زانیاری نوێ لەسەر دابەشکردنی زەوی فەرمانبەران بڵاوکرایەوە. لێبوردنی تایبەت بۆ بەشێک لە زیندانیانی هەرێمی کوردستان دەردەچێت. ئامێری ATM-ەکان لەسەر شەقامەکان زیاد دەکرێت. سڵاوتان لێ بێستمە یەملەتیوەرەوە سێ هەواڵتان پێشکەشەکەم. بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی سلێمانی بڵاوی کردەوە لیژنەی دابەشکردنی زەوی بەڕێوەبەرایەتیەکەمان ئاگاداری سەرجەم ئەو فەرمانبەرانە دەکاتەوە کە لە دەرەوەی وڵاتن و مۆڵەتی درێژخایەنیان هەیە. لەسەر ڕاستپاردەی وەزیری شارەوانی ئەو فەرمانبەرانە ئەگەر خزمەتی 8 ساڵیان هەبوو دەتوانن فۆرمی زەوی پڕ بکەنەوە. ئاماژە بەوشتراوە لە دوای 2 ڕۆژدا دەبێت ئەو فەرمانبەرانە کەسێک بنێرن و سەردانی شارەوانی بکات بۆ پڕکردنەوەی فۆرمی بەڵێننامەی وەرگرتنی زەوی. شارەوانی سلێمانی باسی لەوەش کردووە ئەو کەسەی بە مەبەستی پڕکردنەوەی فۆرمەکە دەنێردرێت دەبێت بریکارنامەی گشتی یا وەکالەت عامە یاخود بریکارنامەی تایبەتی فەرمانبەرەکەی هەبێت. هەروەها پێویستە بریکارەکە کارتی زانیاری، کارتی نیشتمانی خۆی و هاوسەری و منداڵی فەرمانبەرەکەی پێبێت. لێبوردنی تایبەت بە بەشێک لە زیندانیانی هەرێمی کوردستان دەردەچێت و بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێمیش زانیاری زیاتر لەو بارەیەوە ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. ئەحسان عەبدوڵڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم ئاشکرای کرد. لێبوردنی تایبەت بۆ ئەو زیندانیانە دەردەچێت کە نەخۆشی قورسی وەک شێرپەنجەیان هەیە یان جەڵتە لێیداون یان تەمەنیان زۆرە. وتیشی هەندێک لە زیندانیەکان کە توانای جوڵەیان نەماوە باشترە ئازاد بکرێن. ئەو بارگرانیەش لەسەر زیندانیەکان کەم دەبێتەوە. ئەوەشی وت بۆ ئەو مەبەستە لیژنێک لە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی داد، تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی پێکێنراوە. بە وتەی بەڕێوەبەری گشتی چاکسازیەکانی هەرێم، لیژنەیەکی پسپۆر پشکنین بۆ زیندانیان دەکات و بڕیار دەدات ئەو زیندانیە شایستەی ئەوەیە بەر لێبوردن بکەوێت یان نا. لە هەرێمی کوردستان 6 ناوەندی چاکسازی هەن کە 5545 بەندکراویان تێدایە. ئەحسان عەبدوڵڕەحمان ئاماژەی بەوەدا نزیکەی 10 ڕۆژە لیستێکی زیندانیان ڕەوانەی سەرۆکایەتی هەرێم بۆ ئەوەی لێبوردنی تایبەتی بۆ دەربچێت و بڕیارە لیستی دیکەش ئامادە بکرێت و ڕەوانەی سەرۆکایەتی هەرێم بکرێت. بەرپرسێکی هەژماری من ڕایگەیان ئامێرەکانی ATM زیاد دەکات. ئەو بەرپرسە وتیشی تیمەکانی دابینکردن و گواستنەوەی پارە بۆ ئامێرەکانی ATM زیاد دەکەن بە جۆرێک لە 24 کاتژمێر ئامێرەکان پارەیان تێدا بێت. وتیشی لە ماوەیەکی نزیکدا کێشەی نەمانی پارەی ATM-ئەکانیش بە یەکجاری چارەسەر دەکرێت و نزیکەی 10 تیم هەن بۆ گەیاندنی پارە بە ئامێرەکان. سێ هەواڵم پێشکەشکردن، هەر شاد بن.